نحاول أن نستمر، واستمرارنا يعني بقاء. ونحن في أواخر شهر تموز لابد لنا أن نستذكر أسماء مهمة قدمتها كارفور لهذه المدينة التي سيكون بعد أيام نهاية الشهر القادم مهرجان جماعة الثقافي. وفي هذا اليوم الذي نحن نحتفي بالصديق العزيز بكتابه، طبعا العنوان تدريس عنوان تدريس جميل جدا وغريب جدا، وهو عن أهل الحرب، عن أهل الحرب أو الحرب باللغة الكردية. لذا لابد لنا أن نقول لكم إن في مثل هذا اليوم قبل أكثر من 20 سنة فقدت كركوك واحد من أعلامها المهمة. مثل هذا اليوم ودعنا علم واسم مهم لم يغادر المدينة رغم كل شيء، ألا وهو الأديب الراحل جليل قيسي الذي ستحمل مهرجان جماعة كركوك اسمه. لذا من أجله ومن أجل كل الذين فقدناهم في مدينتنا مدينة كركوك من الأحبة والأصدقاء والأدباء، لا بد لنا أن نقف ونقف الفاتحة إلى هنا. سنستمتع معكم بهذه الجلسة الخاصة، وطبعا مع كل الخاصة لأننا سندخل عالم السوق. وأجمل شيء في هذه البلاد عالم التصوف والخطوط. لذا أدعو الأديب والكاتب دار سلوان المروجي لإدارة هذه الجلسة وأنسحب، وأتمنى لكم جلسة ممتعة وكل عام وأنتم بخير. نعم. السلام عليكم ورحمة الله وبركاته. في البداية نشكر الأستاذ محمد خضر رئيس الاتحاد لحسن استيضاح هذه الفرصة لي ولزميلي الأستاذ إدريس عبد الله عاطف من منطقة كويسنجر، وشكرا على حضوركم جميعا. أتكلم باللغة الكردية. أنا لما يقولون الجبار ممكن بخير بس خوشينا يجيكم سلام على أهل وبخيرات الإمام مستعيد عبد الله ذكري ومستعيد عبد الله إبراهيم ناصر وسيدنا عبد الله صالح هزار وشتاوسية لأول مرقومات لروحي ومرقومات لدائرة لنواليشي ملازادة لأقول مدينياوة خوندني سرطاي وناوليوها بعدين لا تختار طواب بكالوريوس هي لزعتوي كويا هو بيتو إستاش تلبي دكتورايا لزعتوي تهران ماستري هي لزعتوي تهران دكتورايا تلبي دكتورايا لأطارين لميجوي إسلامي زعتوي باطري وخاوات كنج بالهمة أنا كتابي أنفار كتابي أنفاري زيد بشون صالي وزار سيغزة شاكرا كتابي حتى لبي ما نجم وكتابي لدرواندا وحتى أيضا كتابي لداري حاج قادري كوري وبرهمي مالاتي حقا لا أمر أمد كنائب سكوشيا لراسي دمتي بكم نحن لها وهو سيد سردكين أو بينا سيد كتابك بريزيان كما خوشا سيزياتري لسردك مع مصايدريس تميمها ما شبهه بكام كردي ومكون معي سردنا وشي كويا سردنا بانزغي أوليرا أم هندا شانتين ساناي ديا أفضل يعني إن مواضيع يجب يا أفضل يجب لو أنا ملا أحمد جودا
كإمام مدرس ولقضاء الأولياء لقضاء كركوك عفوا وخوي خانوادەکەی بە شەو ڕۆژێک بەناوخۆشی تاعون عەمل خۆیان کرد و ڕۆژی دواییان کردووە. هەروەها یەکێ لەو بنەماڵانی کەوان ناسراون وە شاعیرە کاژخادری کۆیی مەلا ئیبراهیم مەلا ئەحمەدی کۆی کە خۆی چوار کوڕی ئەدیب و شاعیر و مەلازادەن و حاجی مەلا محەممەدی نوور مەلا عومەری گوڵبەت ئەمانە هەموو عالیم بوون و لە بوونی ئەو مەرحومەت سەریان هەڵداوە لە دایکبوونە ئەلەوێ حجرێکیان هەبووە خزمەتیان بە ئاین کردووە خزمەتیان بە نیشتیمان کردووە لەیان فەقیه و زاهدە لەسەر دەستی ئەمانە تەخەڕوجیان کردووە. هەروەها خانەقای مەلا عومەری گوڵبەتمان هەیە لە کەرکووک لە گەڕەکی ئیمام قاسم لە ساڵی 1856 ئەو خانەقەیە دامەزراوە لەسەر بنەماڵی ئەو بەرگوڵبەتەکە تا ئێستا خانەقاکە ماوە. ئێستا وەڵا ڕوسیایی بۆ مامۆستایی ویستی پێشکەشکردنی وزارەتەکەی سەرەکە لەسەر کتێبەکەی. کاتان باش بەم گەرمای هاوێنیا معسێدا مولەوانە لە کۆڕۆدا بۆ ناساندنی کتێبی ماڵباتێک عەقەلە و بەروباس سپاس بۆ مامۆستا محەممەد بۆ یەکێتی نووسراوەی کەرکووک ماڵی بۆکەرەوەی هەموومانە ماڵباتێک عەقەل و حکوومەت لە نێوان کەلتوری خێڵ و سروودی ئاینیدا دوابەرهەمی ئێمەیە. ئەلبەت ئەم بەرهەمان لە ساڵی 2021 لە کۆنفرانسی زانستی حەقە لە سێبەری مێژوودا لە زانکۆی کۆیە پێشکەش کراوە تا ئەمە توێژینەوەیەکە لەسەر زاوی حەقە دوای ئەوەی لەوێ دوو ساڵ لە سیدەکەی لە ماڵەوەیە سوپاسی تایبەتم بۆ براو هاوڕێی عەزیزم کاک حاجی دارا مارک کەتوانی بەڕاستیان بەرهەما چاوە بە دنیا هەڵبێنی و بێتە بەردی دێفرەگەرانی ئاگار و لەدڵتان بێ ئەم بەرهەما پێشەکی پێداچوونەوەی کاک دکتۆر جەواد پرۆفیسۆر دکتۆر جەواد مەلا ئەحمەدی چۆمەیدەری کۆنگۆیش لەگەڵمان بێوێوانێ بەڵام حالەتێکی تایبەتی هەبوو بەڕاستی ئەو لەبەر نەخۆشیەک لە ڕەفیقەکانمان بەفەلا دوێنێ سەفەری کرد بۆ تاران نەیتوانی بەشداربێنە لەوێ. من خۆم شوێنەوەیەکی بۆ دەکەم کتێبی ماڵباتێک حەقا لە وێشەکی و دەروازەیەک و چوار باس پێکردووە. ئێمە مەبەستمان لە ماڵباتێک حەقە چییە؟ واتە هەموو بنەماڵە حەقانەی کە لەو حکوومەتن خۆتان دەزانن دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم خولەفاکانی ڕاشدین لەناو ئاینی ئیسلامدا چەند سۆفی مولینێک دروست بوون کە ئەمانە خۆیان یەکلایی کردو بۆ خوداپەرستی واتە دنیایان وەڵامە تەنیا ئیشان خوداپەرستی بوو. ئەم ڕێچکەیە لەناو کوردیشدا پەیدا بوو. پێشتر ئێمە دەزانین دوو باڵدان هەیە بە ناوی نەقشبەندیەکان و قادریەکان. ئێمە باز لە نەقشەکان دەکەین چونکە نەقشەکان لە سەردەمی مۆلانا خالیدی نەقشبەندیەوە کە دامەزرێنی ئەم ڕێبازەیە زۆربەی ئەو خەلیفانەی لەسەر دەستی وی تەریقەتیان وەرگرتووە. دوای شێخ ئەحمەدی سەردار شێخ عەبدولکەریمی شەدەڵە شێخ عەبدولکەریمی شەدەڵە لە ناوچەی شەدەڵە درێژەی بەم ڕێبازەی خۆی داوە. شێخ عەبدولکەریم تا لە سەردەمی خۆیان بوو زاوی حەقا هەر بە ناوی حەقپەرستیەوە واتە سۆفیەکان و مریدەکان تەنیا تەقوای خوا و سۆفی مریدی ژینیشمان هەبوو. ئەوان بۆ ئەوەی کە خۆیان بسەرمێنن واز لە تموحی دنیا دێنن و تەنیا خۆیان بۆ خواداپەرستیەک نایەکردەوە تۆ لای وای مریدێکە و دەبوایە دنیا لەبەر دنیایەکی بۆی داخشین قۆڵیان پێ هەبێت کێشا لەبەریان دەکەین تاوان ئەوە ڕەسمی دنیەکەیشی تێدانە دوایی ئینشاءڵڵا خۆتان دەیبینی وەک وەکوێ چوار لەو بەڕێزانە دنیا لەبەردەوە. مەلا ڕەشید عومەر حکوومەتی یەکەم کەس بوو کە ئەو بنیە لە بەرکردنەی داهێنا. هەڵبەت لە سەرچاوەکاندا چەند جارێک باسی عومەر حکوومەت هاتم بەڵام توێژینەوەی لەسەر نەکراوە. خۆتان دەزانن ئیشی توێژە و وەڵامدانەوەی کۆمەڵێک پرسیارە کە ئەو پرسیارانە خەڵک بە دوایدا دەگەڕێت بۆ ئێمە دین شیکاری بۆ دەکەین بۆ وەڵامی ئەو پرسیارانە و دەست خەین بۆ ئێوە دەتوانێت بکەین دەرگاوی خەینە پێش بکەن. لە باسی یەکەمدا ئێمە باز لە شێخ عەبدولکەریمی شەدەڵە دەکەین ئەم مریدانەی لەسەر دەستی هەتا ئەو کاتی کە خۆی دوور دەخرێتەوە ساڵی 1934 ئەو کاتی کاتە سەڵات دێت شێخ عەبدولکەریم دەگرێت و دەیهێنێت بۆ کەرکووک
پاشان دەچێت بۆ ناوچەی حەمایە و لەگەڵ ویشان مامەڕەزاش دەکرێت. پاشمان لە چالاکیەکانیش کردووە ئەو کاکە حەقەکان بۆ ناڕزایی دەربڕی هەموویان دنیایان لەبەر کرد و بە بێپێوان هاتن بۆ کرد. ئەمان بۆ جاری یەکەم. لە جاری دووەمیاندا لەسەر دەری مامەڕەزا ئەمان دوای وەفاتی شێخ عەبدولکەریم ساڵی 1942 دەبینی لەناو وزارەی حەقە باڵ دروست دەبێت. ئێمە ئەوەی بە ڕەسمی لەسەر چاوەکانە بینیمانە 4 باڵی ڕەسمی دروست دەبێت. هەڵبەت ئەو باڵانە وەندانەوەی لە عومەرگومەتیش هەبوو. باڵێکیان باڵی مامەڕەزایە. مامەڕەزا تا ئێستاش کە درێژە پێدەی و بەرامبەرانی حەقە سەر بۆ باڵە خانەکەی تەبکەسما شوێنی کۆبوونەوەی ئەوانە بۆ سوکتاییەکان. باڵی مام عەبدوڵڵامان هەیە. باڵی مام عەبدوڵڵای عەسکەریمان هەیە. باڵی حەباغامان هەیە مەکانیکی. باڵێکی تریشمان هەیە باڵی حەمەسووری. هەڵبەت عومەرگومەت هەر 4 باڵەکەی هەبوو. بەڵام ئەو دوو باڵەیان کە دیار بووە باڵی مامەڕەزا و باڵی حەمەسووری کەڵاووتە. کە دوای وەفاتی شێخ عەبدولکەریم خوا ڕەحمەت بێت تا مودەی هەفتەیەکیش حەمەسوور جبۆ و عەمامەکەی شێخی لەسەر کردبوو. بەڵام دواتر لەناو ماڵباتی حەقەکانە ڕازی نەبوون بۆی حەمەسوور وێنیکەری ئەوان بێت. مامەڕەزایان پێ باشتر بوو بۆ تەریقە بۆی حەمەسوور ماڵی خۆی جام کردەوە و بۆچی کرد تا لە بوندی قەڵاوکردی ناوچەیشوان نیشتەجێ. بەڵام پێڕۆ بەرنامەی کاری خۆی هەموو خەڵکی زۆری بەدەوە بووە. ئەم 4 باڵە لە عومەرگومەت ئێمە لە باسی یەکەمدا باسمان کرد چۆن عومەرگومەت سەری هەڵدا بۆ هاتە عومەرگومەت. هەوڵدا وڵامی ئەو پرسیارانە هەمووی بدەمەوە لەناو توێژینەوەکەی ئینشاڵڵا کە ئێوە بێخوێنەوە خۆزگا پێشووتری بتا خۆی دەبەرەوە بۆ لێرە پرسیار و وەڵامەکانمان هەڵبووە. دوای باز لە دابەشبوونی باڵەکان دەکەین. لە باسی سێمیشدا باز لە کار و چالاکیەکان دەکەین. چونکە عومەرگومەتیەکان بەشداری دارایان هەبووە لە کار و چالاکیەکانی حەقەکان. یعنی یەک لەو نقطانە بەجێبووەوە کاتێک کە مامەڕەزا دەگیرێت ساڵی 1944 خەڵک هەمووی هەڵبەت بۆ مامەڕەزا دەگیرێت و پرسیارە لەبەرەوەی لە دوای وەفاتی شێخ عەبدولکەریم مامەڕەزا هەوڵیدا حەقە لە چوارچێوەی چەترێکدا کۆ بکاتەوە. چونکە حەقە بەدەلەوەی بزاوتێکی ئاینی و بزاوتێکی کۆمەڵایەتیش بەڕاستی چاپسازی لە کۆمەڵایەتیەوە سەردەکاتەوە. چونکە من خۆم خەڵکی گوندەکەی خۆم بە هیچ شێوەیەک ژن لە کۆ و کۆبوونەوەکانە بەشدار نەبوو. بەڵام هاتنی حەقە بۆ عومەرگومەت وای کردووە ژنیش لە کۆ و کۆبوونەوەکانە بەشدار بێت، ژنیش خاوەنی قەرار بێت، ژنیش قسەی خۆی هەبێت بۆ یەک دارایی هاوبەشیان بێت تا سەرچاوەی دارایی هاوبەشیان بێت بۆ ئیش دابەشکردن هەبێت. یعنی ئێوارە گەورەی ماڵەکە ئیشی دابەش دەکرد بەسەر نەوەکانی خۆیدا بۆی بۆ سبەینی هەرێکی بە ئیشی خۆی ڕابدا و ئیشەکانی خۆی بکات یەک چیسەی داهاتیشیان بێت. واتە هەموو داهاتە لە ئیشی سەدا کۆ بکرێتەوە یەک کەسە بێت. ئەمە بۆ کۆمەڵگای کوردی شتێکی زۆر باش و بەندانەوەی باشی و جیاویشیە. ئێمە هەموو ئەم پرسیارانەمان لەناو کتێبەکەدا هەوڵدا وەڵام بداتەوە. لاردانە دینی ئیسلامدا شتێک هەیە زۆربەی سەرچاوەکان باز لە لاردان لە دینی ئیسلامەکە ئەویش نوێژنەکردنیە. هەڵبەت باڵی حەمەسووریەکان ناڵێن بەتواڵەتی لایەن ئیسلام بەڵام نوێژیان نەدەکرد وەک پێویست. ئەم نوێژنەکردەیوان لای خەڵکی بەتانە بەتەشەر باز نەکرا. ئەوانیش بەو ئایەتەی قورئان کاتێ خودای گەورە دەفەرمێت ئەعبد رەبەکە حەتتا یەأتیکە الەقین. یعنی ئێمە خودای گەورە دەپەرستن تا دەگەین بە یەقین. بەڵام ئێمە گەیشتون بە یەقین. بۆیە کە گەیشتون بە یەقین دەکرێت نوێژش نەکەین بەڵام ئێمە هەر یەقینین. هەڵبەت ئەمە کێشە دروست دەبێت ناقەشە دروست دەبێت لە بینی چونکە خۆتان دەزانن هاتنی حەقا بە پلەی یەکەم دەرەبەکەکان دژی حەقەکان ڕاستن. بۆ کاری چی؟ بەرەوەی دەرەبەکەکان خوێنە میلیەتیان ژینیان دەشت خەڵک بیر بکاتەوە. بەڵام هاتنی حەقا ئازادیدا بە خەڵک بیری دەکردەوە ئەو سیستەمەی حەقە داهێنا چاکسازی بوو لە خزمەتی کۆمەڵگادا بۆیە دەرەبەکەکان دژی بوو و دەرەبەکەکان کاری دەریان لەسەر مەلای گوندەکانیش هەبوو ئەوانیش دژی ڕاوەستن. چونکە ئێمە لە باسی یەکەمدا باز بەوە دەکەین چی ئەوە کاری بەڵاوبوونەوەی حەقە بەدەوبردنە.
ئێمە مەلایەکمان هەیە مەلا ڕەشیدی حکوومەتی هەر لە بنەماڵەی مەلا زادەکان مەلا ڕەشید ئەو کاتا فەقیه مەلای گەورەی کۆیەوە گوتوویەتی دەچم وا لە شێخ عەبدولکەریم دەکەم پەشیمان ببێتەوە لە ڕێبازی ئیسلام لایداوە بەڵام دوای مدویەکی زۆرمانەوەی لە خزمەتی شێخ عەبدولکەریمدا دەبینم ڕێبازە زۆر خزمەت بە کۆمەڵگا دەکات بۆیە ئەمیش لەسەر دەستێکی تەریقەت وەردەگرێ هەر بە بوونیە لە بەرکردنی خۆیەوە ڕێک لە شەدەڕەوە دێتەوە بۆ ئومەرگومەت یعنی بە کە دێتەوە ناو ئومەرگومەت خەڵک دەبینێت بوونیەی لەبەرە دەڵێ مەلا بۆ وایە دەڵێ من ئێستا گەیشتومەتە یەقین کە دنیا هیچ نییە من بە دوای دنیا کەوتوم ئێمە دەبێت بۆ قیامەت هەوڵ بدەین و دەبێت ئاین بگونجێنین بۆ خزمەتی مرۆڤایەتی نەک چەوسانەوەی مرۆڤایەتی بۆیە زۆر پلەی گەرما بەرزە ناشکرێ من لێرە کتێبێکی قەبارەیەکەوە دەبێتەوە پەڕڵەپەڕ بۆیە بەشیکەمەوە بەڵام ئەوەی بەڕاستی دەمەوێت ئاماژەی پێ بدەم حەقەکانی حکوومەت ڕۆڵی بەرچاویان کردووە لە چالاکی مسافرەکەدا و لە چاکسازی کۆمەڵایەتیدا بۆ شتێکی تریشێ دەمێ ئاماژەی پێ بدەم لە حەقەکانی حکوومەتدا ماڵی مام عەبدولقادر نووری لە بەرەی هەمەسووریەکان لە حکوومەتەوە ساڵانە ئاڵوگۆڕی ئابووریان دەکرد حالی شتری ئێستا ئێمە مەبەستمان لە بازرگانی لە شوێنی بۆ شوێنی کردن لە ناوچەیەک بۆ ناوچەیەک بەڵام ئەمە بازرگانی نەبوو ئەمە هاوکاری لێدانێ هاوکاری مادی بەڵام گۆڕینەوەی لە شوێنێک بۆ شوێنی دادا حەلاو لە باڵی هەمەسووریەکان بوو پێزانی عەبدوڵڵاهەقانی بوو ئێستا لە پێی مردووندا دەنیشێت خۆم چوومە خزمەتی تیماڵی مام عەبدولقادر سەوری کە لە حکوومەتەوە داهاتن بۆ لای ئێمە لەگەڵ خۆیانە داندۆک و بڕێش و ئەم شتا کوردەواریانەیان دێنا لەگەڵ خۆیانە چەند ڕۆژێک لە لای ئێمە دەمان واتە لە لای ئێمەوە مێوش و هەنجیری وشکە و تەسبێح و ئەم شتانەیان دەبێت ماڵ عەبدولقادر خۆشیان بەرماڵ و جاجین چەقۆشیان بڕوو دەکرد لالە یاسین تا ئەم بەیانش بەڕەحمەت دەچەقێت یعنی ئەو شتێک کە لە قەلاووت نەبوو ئەمان لە حکوومەتەوە دەیانێنا و ئەو شتێک لە حکوومەتمان نەبوو ئەمان لە قەلاووتەوە بۆ لای خۆیان دەبێت و هەروەها ماڵی عەبدوڵڵای لالە ئەوزوریش بەڕەحمەت لە لالە عەبدوڵڵا هەمان شت ئەو شتانی کە پێویست بوو لە حکوومەتەوە دەیانبەت بۆ خانەکە کەرکەسما و لەوێشۆ پێداویستیەکانی وەگەنجی وشکە و مێوژ و ئەم شتانیان دەینا بۆ واتە لەناو حەقەکاندا برایەتێکی پتەوە بۆ بەڕاستی ئەم برایەتی پتەوە وای لێ کردووە شیناسان بپارێزێت و بۆ خزمەتی کۆمەڵگاش بەڕاستی ئەگەر بزاوی حەقا پەرەی پێ بدرا بۆ چاکسازیەکی باش بوو لە کولتوری کۆمەڵگای ئێمەدا چونکە بڵێن دەڵێن ئێمە کولتورێکی خێڵەکەی هەر وەک دکتۆر عەلیوەردیش باسی دەکا بەڕاستی لە سروشتی کۆمەڵگای عێراقیدا کە بەڕاستی ئەو بە باشترین کۆمەڵگا ساڵەکە لەوەی ئیبن خەلدوونیش لە کتێبی مقەدیمەدا باس لە دەمارگیری خێڵایەتی دەکات ئێمە دەمارگیری خێڵایەتی لە ناخمانە هەیە وە کولتوری کۆمەڵگای خۆشمان کولتوری کۆمەڵگای عێراقی بەعام وابەستەی دەمارگیری خێڵایەتی وابەستەی بە بۆزەوە وابەستەی بە چەوسانەوەی کاکەوە بەڵام بوونی حەقە هاتنی حەقە بۆ ناو کۆمەڵگا چاکسازی کۆمەڵایەتی بەدوایەوە وابەستی و بەڕاستی چاکسازی بکارێت کۆمەڵگادا بەڵام ڕێگر بوو لەبەردەبی هیوادارم لە کتێبەکە بۆ وردی بخوێنەوە وەڵامی سیارەمەنداوەتەوە بەزیاتر سەرتانیەشێوی هەر پرسیارێکی شتانی تێبێتێت هەموو بزارێک دروست دەبێت هەموو بزارێک سیاسی لە پشتەوە لایەنی سیاسی بەڵام ئەوەی لە بزاوی حەقەدا هەیە زیاتری ئەم کۆمەڵایەتیە نەک سیاسی لەبەر ئەوەی پەیوەندی بە هیچ دایرێکی سیاسیەوە لەبووە هیچ ئەحزابێکی لە پشتەوە نەبووە کە ئێمە لە سەرچاوەکانە بینی بێتوان یان من لە چاوپێکەوتنم لە مێژووی زارەکی بە خەڵکی دوورگەکەی خۆمان نەمبینیوە دەستێکی سیاسی لە پشتەوە بێ هەڵچەند دەڵێن ئینگلیزی لە پشتەوە بووە هەمەسوو بۆ تاوانەکەن بریای ئینگلیز بوو بێت بەڵام لە هیچ سەرچاوێکدا باز نەکراوەتەوە بگرێ ئەو عیرفانی بوو سوێکی عیرفانی بوو بەڵام
چاکسازی لە کەلتوری خێودا مەبەستی ئەو چاکسازی لە کۆمەڵگادا بکات. من بەرچاو نەکەوتووە وە لە کتێبەکەی خۆشم داهێز بەلای سیاسەتدا ئەمدەری بەڵام لەبەرەوەی کێرمایان نەمانن حەزمانە ئەم درێژە باشی دوو باڵم کرد باڵی نامەڕزا باڵی هەمەسووری ئەمانە کاملیان بوو هەمەسووری کەڵاوە باڵی مامەڕزا هەموو سوودەکانیەکانی خۆیان تابیتیان لە بەگاین ئیسلام باڵی هەمەسووری بە تایبەت ماڵی مام عەبدولقادر گریانی بنەماڵەی وان زۆر بوو ئوسرەی وان تەقریباً 30 ماڵە 30 ماڵە ئەم 30 ماڵە بەشێکیان نەکەم ئەوەش هەمویان بەشێکیان بەیان بوو ئێمە پێشچوونکە یەقین لەبەرەوەی ئەم ئایەتە هەیە ئەعبد ربك حتى تەواو پێویست ناکەن نوێژ بکەین بەس ئەمان هەوارەی کرد وابەستەی ئاین بوون هەموو سروتە ئاینەکانی بۆ خۆی جێبەجێ بوو تەنانەت ماڵحات زۆربەی دوو جاریش حەجی کردم هەمەسووری لە دوای وەفاتی هەمەسووری کەڵاو بەشێک لەو کارێکەکەمیان بوو لە ماڵ دانیشتن واتە حەقەکانی کەڵاوکو درێژە پێدەری باڵی هەمەسووریان درێژە پێ نەدان ئێستا بەشێکی زۆری لە حەقەکانی وەلایان بۆ کەرکەسماق هەیە نەک بۆ کەڵاوکو لە کەڵاوکوتار نەماوە بەزە شارەگوندەکانی کەدا دابەش بوون و پەیوەندی تەو لە بەینیانە هەیە لەگەڵ کەرکەسماقدا یعنی دەکرێت ئێمە ئێستا کەرکەسماق بە ناوەندی ڕسمی حەقەکاندا ناوەندێکی تریان نییە بۆ سوودی ئاین هەموو لەوێ یعنی ئەمە بە حەقیقەت بەرەو یەکگرتنەوەیە Когда اشتباه يجي مثلا شو